24 ڕۆژێمە خەریکی بایکۆتین هیچ لایەنێک نهاتۆ پشتگیریمانکە داواکارەکەیشمان تەنها موچەیە و بڕینی موچە بە هیچ شێوەیە لای ئێمە قبوڵ کراو نییە. هاوڵاتیان بێت سوپەر لە مەبەستمێ کارمەندانی هاتوچۆ بێت فەرق و جیاوازی نییە هاوڵاتی ئەم وڵاتین تێگەڕۆڵەی ئەم وڵاتین ئێمە داواکارێکەمان چییە هەمومانە لە کاتی خۆیان معاشەکەمان بیرێتێت. والله ما ادري